بۆ کەسانی کە قەڵەون زۆر ئاگدار بن بابەتی یاخود نەخۆشە درێژخایەنەکان باشێکی زۆریان پەیوەندی بە قەڵەویەوە هەیە. یەکێک لە نەخۆشیەکان جگەلەوەی کە جێناتە واتە لە باو و باپیرەوە بۆ ماوەی ئەگوازرێتەوە نەخۆشی شەکرێ. بەڵام پەراویستی خستنی نەخۆشی شەکرە ئەمە بابەتێکی زۆر جددیە. زۆر کەسە لە کورە شەکرە چییە؟ توش بووە داخەڵی امتحانەکە بووە تێستێکەکە پێ دەڵەن وەڵی چوویتەتە نییە و پێو ناوەتە نییە و توش بووم لە نەخۆشی شەکرە بەڵام ئیهمالێکە چوار پاقلاوە هەواڵە کورە شەکرەمە قاپێ برنجە خوا قاپێ برنجانی لەگەڵاخوا هیچ بە خیاڵیان نایە کە و کەسە نەخۆشی شەکرە هەیە چونکە زۆر کات پزیشک پێتەڵێڵە لەم قۆناغەیە ئەگەر بێت و بە گوێی پزیشکەکە بکەی ئەگەری ئەوەت هەیە کە داخڵی ناو نەخۆشیەکە نەبیت و تێیپەڕێنێ اینجا بۆ ئەوی بە چڕۆپڕی لەسەر ئەم بابەتە زانیاری وەرگین ئاری ئەمڕۆ بە خۆشحاڵەیەکێک لە ئەو پزیشکانەمان لایە کە وەڵامی سەرجەم پرسیارەکانمانایەتەوە زۆر بەڕێز دکتۆر سوارە عەلیە کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و هەناوین بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ لەگەڵمانە. فەرموون دکتۆر فەرموون. زۆر بەخێر سەرچاوم فەرموون دکتۆر جان زۆر بەخێر بێی خۆشی سوپاس چا من هەریشتە مۆتم بۆ ئەوانەی کە قەڵەون زۆر ئاگدار بن وانە چکە ینی توێژینەوەیکە بخێنەوە وەڵێ زۆرێک لە درێژ نەخۆشیە درێژخایەنەکان وە کارە سەرەکیەکەی قەڵەویە ینی بەشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ قەڵەوی سە قەڵەویش خۆی وەکو نەخۆشی تەماشاوانێ دکتۆر شەکرەش لە زڵمنیانە ینی ئەکرێ بڵێن کەسە قەڵە و مەترسی توش بوون بە شەکری لێ بکەی پێشەوەی باسی ئیهمالکردنی بەدڵنیاییەوەش یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی توشبوون بە شەکری جۆری دووە جۆری دوو پەیوەندیەکی ڕاستەخۆی هەیە لەگەڵ قەڵەوی زیادبوونی کێش. زۆر باش جابا باسێکی وڵای دکتۆر با باسێکیەوە بکەین چۆن کەسێک بزانە داخلی شەکرە بووە داخلی امتحانەکە بووە. بەڵێ بەدڵنیاییەوە شەکرەیەکی کە لە نەخۆشە درێژخایەنەکان بەداخەوە ڕوو لە زیادبوونە بەداخەوە لە سەرەتانە پژنابەستی بە نیشانە تۆ چاوەڕێی نیشانەکەی بەڕاستی بڕیارێکی غەڵەتە. ئەمە دوو جۆری سەرەکیمان هەیە ناو خەڵک جۆری یەک و جۆری دوو. جۆری یەک لە ستادەی خەڵکە یان ئەگەر تە کەس تووشی شەکرە بێ یەکێکیان جۆریەکە ئەمیش لە گەنجان و مناڵان ڕۆدا زیاتر ئەمەی کە گرنگە و شوێنە گرنگەکەی گرتۆ جۆری دووە. جۆری دوو لە 150 نیشانیان نییە لەبەرەوە چاوەڕێی نیشانە ناکەیت بەداخەوە زۆربەی کات نەخۆش کە دەست نیشانەکرێت چارەسەر وەرناگری ئەڵێ هیچ عیبم نییە. دکتۆرەوە چۆنەزان لە جۆریەکان لە جۆری دووە؟ جۆری یەک جۆری دوو نیشانەکان فەرقەکە کۆمەڵە پشکنینێکی بۆکەین جیاوازە تەمەنەکە فەرقەکە بەس بشێکی گشتی جۆری یەک نەبوونی ئینسۆلینە لە خوێن ینی پانکریاز ناتوانێت ئینسۆلین دروستکە. ئینسۆلین لە کارگەی دروستکردنی ئینسۆلینی پانکریازەفەن کارگەی دروستکردنی ئینسۆلینە کە ئینسۆلین نەبوو شەکرە لە هەر ڕۆژێکە کەوە بێتەوە لەشتە نیشانەکانی تیا دەرەکەوێت لەبەرەوە نەخۆش بە ناچاری زوویەتە خستەخان هێڵنجێ ڕشانەوە هەیە سکیە شێز و زومیسەکە وشکە بێتەوە ئەمە جۆری یەک زوو دەست نیشانەکرێت لەبەرەوەی ناچارە. بەڵام جۆری دوو مشکلەکەمان جۆری دووەکە باوە نیشانەشی نییە لەبەرەوە چاوەڕی نیشانە ناکەین ئەمە خاڵێکی گرنگە لە جۆری دوو چاوەڕی نیشانە ناکەیت کاتێک پشکین بکەین هەموو گەنجێک پێویستە پشکنی شەکرە بکە هەموو گەنجێک ئەمە خاڵێتر لە 18 ساڵیەوە پشکنین بکات چاوەڕی نیشانە ناکەیت. دوو هەمیان ئەگەر بێت و لە خێزانەکەی شەکرە هەبێت دایکێتی باوکێتی خوشکێتی برایەتی ئەمەمانە ئەوە خۆشی مەعەڕەزە بۆ توشبوون بە شەکرە. بەس دکتۆر دەرەجەیەکەکان شەکریان هەبێ بێ بترسین ئەی مام و خاڵ و پور و ئەمانش کاریگەریان هەیە لەسەرەوە کەسێک بڵێ مامەکانم هەموو شەکریان بەدڵنیاییەوە دەرەجە یەک کاریگەرەکەی زیاترە دەرەجە دووش کاریگەری هەیە بەسەر خێزانەکە بڵن کەسی توش بووە. دوو سێهەمیان ئەگەر بێت و کەسەکە مەترسی توشبوونی بە نەخۆشی شەکرای بۆ منە زەختی لەگەڵا قەڵەوی لەگەڵا چەوری خوێنی بەرزە جگەرە کێشە خواردنەکانی ناتەندروستە ئەمانش ئەگەری توشبوونیان زووتر لە چاو خەڵکانی ترەوە یان گەر بێت و کەسەکە لەم ڕەگەزانە بێت کە نەخۆشی شەکرەتیان بڵاوە بۆ منە ئەم ناوچەی ئێمە بە عام نەخۆشی شەکرە زیاتر لە چاو جیهانە لە ڕێژەکەمان لە زیادبوونە لە چاو پەیوەندیار بە خواردنی شەکریشەوە نیە شێوازی ژیان نێستە برنج و نان لە زۆربەی خواردنەکانمان
لەبەرەوە ئەمە پشکنینی پێشوەختە بکرێت هەر کەسێک نەخۆشی درێژخانێکی هەبوو یەکێک لە پشکنەکەی بۆ یەکێ شەکرێت لەبەرەوە یەکەم شت گرنگە چاوەڕێی نیشانە نەکەیت نیشانە زۆر جار هەیە نیشانەکە ڕوو ئەیات بە مزاعفات و ماکی نەخۆشەکە ڕۆیات بەداخەوە بۆم نە کەسەکە گەنجێکە قەڵەوە جگەرە کێشە لە خێزانێکە هات و شەکری هەیە گوێ بە هیچ نایەت لە پڕێکە ئازارێکی سەرسنگی بۆ دەبسێ بەداخەوە ئەبینیت دەماری دڵی گیراوە تووشی شەکرە بووە چاوریەکانی تێک چووە گرفتی جگەری گوچلەی بۆ دروست کردووە لەبەرەوە نیشانە ناکەیتە پێوە نیشانە لە ستا پەنجەی خەڵکەکە هەیت یعنی تۆ یەک لە سەر دویان نیشانەیان نییە پێش نیشانە تۆ بێ پشکنینەکرد چەندێک جارە دکتۆر پشکنین گرنگە گرنگەوەی کە دەست نیشان کرا چیەکان نەخۆش گرنگ نەخۆش کە دەست نیشانی شەکرەکران بە تایبەتی شەکری جۆری دوو لەبەرەوەی ئەو زۆرەکە و باوەکە و کە ناو خەڵکە بڵاو گرنگترین شەدەوەی کە دەست نیشان کرا پابەندی ڕێنمایی بێت لەسەر نیشانە بڕیار نایەت ئێستا بۆ منە بەردی گورچیلە کەسەکە ئازاری بۆ دروست بوو هەست بە ئازارەکە ئەکا هەتا چارەسەر وەرنەگرێ و بەردەکە یەکلا نەبێت و یان بە عەمەلیات یان بە عیلاج فڕێنێت ئازارەکە بەردەوامە نەخۆشەستی پێەکە بە شەکرەوانی شەکرا بێدەنگە شەکرا پشکنین نیشانەکان بەشێکە چارەسەریەکان متابعکردن هەمووی گرنگە ئەگەر بێت و کەسەکە شەکری کۆنتترۆل بوو سێ مانجارە متابعەکەیت بە شەکرە بەس بۆ خۆی نا بۆ ماکەکانی شەکرە لەبەرەوەی گلوکۆز پێکاتێکی سەرەکیە بۆ میتابۆلیزمی کردانی کردە چالاکیەکانی هەموو خانەکانی لەش بۆ چاو گرنگە بۆ پێس گرنگە بۆ دڵ گرنگە بۆ سیەکان گرنگە بۆ گورچیلە گرنگە بۆ جگەر گرنگە بۆ قاچ گرنگە بۆ بۆڕێکانی خوێن گرنگە لەبەرەوە شەکرە بۆ هەموو شتێک گرنگە لەبەرەوە گرنگە پشکنینی هەمووی بکەیت هەر کەسێک کە شەکرەی جۆری دووی هەبێ لە هەمان کاتی دەست نیشانکردن پێویستە پشکنین بۆ چاوریەکانی بکرێت بۆ دڵی بکرێت بە شێوی هێلکاری دڵ بێ بە نیشانەکانی بێ پشکین بۆ قاچەکانی بکرێت بۆ بۆڕەکانی خوێنی قاچ بکرێت بۆ هەستەوەرەکانی قاچ بکرێت بۆ کاریگەری لەسەر جگەری گورچیلەی ئاجار هەیە گورچیلە پشکنینی ئاسایید نۆرمەڵە بەڵام ئەبینی لە فەحسی میزە مادەی پرۆتین فڕێت لەبەرەوە گرنگە بە یەک پاکێج سەیکەیت یعنی کە شەکرێک ڕوویە ئەمە زوو کاتی خۆی ئەمان کەسێک شەکرەی هەبێ وەکو ئەو وایە کەسێک تووشی نەخۆشی دڵە بێت بەس ئێستا ئیشەکەیان پێش خستووە هەر کەسێک شەکرەی هەبوو یەکسەر پشکنینی چاوری ئەکات چاوریە خراپەکە کە پێوترێ LDL ئەوێ بگاتە ئاستێکی نزم ئەگەر لەم ئاستە نزمە نەبێت مەترسی نەخۆشیەکانی دڵزیا ئەکات هەتا وەکو چارەسەریش بگرێت لەبەرەوە گرنگە ئەبینی زۆربەی ئەو کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە ئەبێت چارەسەری چاوری خوێنیشیان هەبێ لەبەرەوە گرنگە شەکرا ینی مەترسیدارێک چاوری خوێنی زۆر بێت و شەکرەشی هەبێ لەبەرەوەی شەکرە لەو گرفتانی کە دروستیەکە تێکچوونی چاوری خوێن چاوری خوێنەکە بە شێوەیەک دەست پێەکە بۆ منە چاوری سک کە دروستە بێت ئەوەرگی کە دروستە بێت ئەمە مقاومی ئینسۆلین زیاکات چاوریەکە لەسەر جگەر ئەنیشێت بێجگەلەوەی کە شەکرە ئەبێتە هۆی تێکچوونی بۆڕی خوێن لە بەردەوام خوێنی پیاڕات ئەبێتە هۆی نیشتنی چاوری لە بۆڕەکانی خوێن ئەبێتە تێکچوونی ناپۆشی بۆڕەکانی خوێن ئەمانە سەرەتایەکەم بۆ دروستبوونی گیرانی بۆڕەکانی خوێن زۆر جار نەخۆشمان هەیە شەکرەی نییە بەڵام قۆناغی پێش شەکرەیە پێوترێت پری دایابیتس ئەوە گرنگە بزانین دکتۆر لە قۆناغەیە چی قەلاقی زۆریەوێ ئەو کات لەم قۆناغە شێوازی ژیانە بێت چاکاتەوە ئەم کەسە پێش شەکرە دکتۆر بە چی ئەزانی ینی ژمارەیەکەیە ئەچی شەکەی سەمانی تێستەکەی یعنی بەخوێن پشکنینەکەکەی بێتەڵە مەسەڵەن 5.5 6 داخلی امتحانەکە بوو یان زۆر جاران بابەتانەت پێڵێن چۆن ینی ستاندارەکەی چەنە و ئەگەر سێمانگی شەکرە یەکێکە لە پێوەرەکان باشە ئەگەر بێت و سێمانگی شەکرەکەمان لە 5.8 بە خواردتر بوو ینی نۆرماڵە بەڵام پشکنی ترەکەین دواتر باسەکەین ئەگەر 5.8 بوو ئەمە پێترێت قۆناغی پێش شەکرە بە شەکری یەک حساب ئەمە بۆ ئەوەیە دەست نیشان شەکرەکرێت دواتر بڕیادی ئایا جۆریەکەیان دوو نیشانی ترە حسابەکرێت بەڵام بە شێوەیەکی گشتی شەکرەی یەک نیشانەکانی بەقوەتن پێویست بەوە ناکە چاوەڕێ بکەیت یەکسەر لە ماوەی 2-3 ڕۆژەکە نیشانەکانی تیا دەرکەوت لە خەستەخانە ئەیبینیت
لەبەرەوە لە کەت نیشانەکانی تیا دەرکەوت ئەوەی تر زوو ئەنسۆلین میزەکە زوو تینویە بێت زووشکە بێتەوە هێڵم جڕشانەوە هەیە ئازاری سکێ هەموو دایک و باوکێک بەناچاری ئەی بە نەخستەخانە دەست نیشانەکرێت بەڵام جۆری دووە مشکلەکەمانە جۆری دوو ئەمە یەکێکە لە پێوەرەکان ئەگەر لە 6.5 بەسەرەوە بووی تر شەکرە حسابە بەڵام شەرنی ئەمە تەنها پێوە بێ ئەمە نەخۆشیێکی ترمان هەیە تێکچوونی زیندە چالاکیەکان کە پێوترێت کاردیۆ میتابۆلیک سندرۆم ئەمە 5 خاڵە کەسەکە وەکو پێوترێت ئینسۆلین ڕزستان سندرۆم یعنی کۆنیشانەکان لە ئەنجامی مقاومەی ئینسۆلین کە دروست بووە ئەمە چۆنە ئەمە 5 خاڵە بۆ نەخۆشی دیاریەکەیت ئەبینین بەداخەوە ئەمە لە گەنجانی ژوور لە زیاببوونە یەکەم قەڵەوی تایبەتی قەڵەوی ورک دووهەمیان ئەگەر بێت و بەیانی پێش ناخواردن شەکرە بکات لە 100 زیاتر بێت شەکرەی ڕۆژان شەکرە نییە بەڵام لە 100 زیاترە لە خوارد چەند ساعت پێشنان کە بەیانی کە هەڵ ساڵ پێشوی نامخۆی پێوترێت فاستین بڵە شوگەر شکنێکی شەکراکەیت ئەمە سەیە فەحسی چاوری بکەیت ئەگەر چاوری سییانەکەت لە 150 زیاتر بوو باشە چاوری باشەکەت لە 40 کەمتر بوو لە پیاوان لە 50 کەمتر بوو لە ئافرەتان ئەمە سێ خاڵمان باس کە چوارەمیان ئەگەر بێت و زەختی لەگەڵا بێ ئەگەر زەختیشی لەگەڵانە بێت سیانزە بە 8 یان زیاتر بوو ئەمە ئەم خاڵانە هەموو لەم 5 خاڵن لەم 5 سیانی تابێ ئەمە چێتە ئەم کۆنیشانە ئەم کۆنیشانە سەرەتایەکە بۆ توشبوون بە نەخۆشی شەکرە بە نەخۆشی دڵ بەهۆی تێکچوونی چاوریەکان بۆ نەخۆشخوا نەخواستە جەڵتەی مێشک لەبەرەوە گرنگە لەم قۆناغەوە داخلی شەکرە بین ئێستا ئەمڕۆ لە جیهان تشکی تەواوەخرێتە سەر ئەم کۆنیشانەیە لەبەرەوەی لە گەنجان ڕوو لە زیاد بوونە بۆی شێوازی ژیانەوە قەڵەوی ڕوو لە زیاد بوونە و هیچ نیشانێکشی نییە یعنی پشکنی کەسەکە هەرچەند پرسیارەکەی عیبی نیە بەڵام ئەبینی شێوازی ژیانەکەی شێوازێکی ناتەندروستە ئیتر لەم قۆناغەوە ئەبێ تداخلی تیا بکەیت بڵیت کێشتدا بەزێنە وەرزش بکە جگەرە بوەستێنە ئەبینی ئەم کەسانی کە گوێ بە ڕێنمایەکە نایەن لە ماوەی 2 ساڵە چاوریان تێکە چێ شەکریان تووشە بێ زەختیان تووشە بێ گرفتەکانی دڵیان تووشە بێ لەبەرەوە گرینگە شەکرە تەنها احتیمال نەکەینە سەر سێمانگی شەکرە بەڵکو پشکنینی پێشوەختە نەخۆنیشانەکانی تر دەست نیشان بکەین پێشەوەی بگەینە شەکرە زۆر باشە دکتۆر هیچ توێژینەوەیەکەیە کە دەریخات توشبوونی بە نەخۆشی شەکرە لە ژنان و پیاوانە لە کامیانە زۆرتر بێ یاخود ئەمە جیاوازی نیە لە هەردووکانەوەکو یەکە نەخۆشەکە ڕاستەکەی لەبەر ئەوەی بڵاوە لە 16 کەس 1 کەس تووشی شەکرا بێ ڕێژەکە بەداخەوە لە عێراق زیاترە لە 13 کەس 1 کەس تووشە بێ لەبەرەوە ژن و پیا و گرنگی نییە لە مرۆوە ئێمەش جۆرێکی شەکرەمان هەیە پێوتێت جەستەیشنەڵ دابیتس ینی ئافرەت لە کاتی دووگیانی تووشی شەکرا ئابێت ئەمە مەترسی توشبوونی شەکری هەیە لە داهاتوو پێوەرەکانی تر بڕیارە دکتۆر دوای دووگیانەکە بیشی پەڕێنێ هەر ئەم مەترسێ لەسەر ئەم خانمە هەیە کە دوجار تووشی شەکرە بێ ئەگەر گوێ بێ ڕێخستنەوەی شێواز ژیانێت بڵێ ئەو کەسێک کە لە کاتی دووگیانی تووش شەکرا بێ گوێ بە ڕێنمایی نێدا شێوازی ژیانی نەگۆڕێت هەر مەترسیەکی تری توشبوونی شەکرەی هەبێت تو جاریتە تووشە بێتەوە لە ماوەی 5 ساڵ بێ لە ماوەی 10 ساڵ بێ ئەمە وەکو بڵێ زەنگێکی ئاگدارکردنەوەیەکەوە ئاگا و لە خۆت بێ تۆ لە بنەماڵێکەوە هاتوو یان کۆمەڵە فاکتەرێکە تایەکە تووشی شەکرە ئابی لە داهاتوو باش دوتۆر دوچر بە چڕی باسی خواردن بکەین چکە خواردن بەشێکە لە لایفستایلی ئێمە و بە تایبەتی بۆ وانی کە توشبووی شەکرە بەڵام پرسیارەکە منەوەیە شەکری جۆری دوو ئەبێ بەیەک ئەبێ بەیەک پرسیارەکە ئەوەیە شەکری جۆری دوو یەک لەسەر ئەساسی ئەوە جیاگرێتەوە بۆ منە بۆ ماوەیە جۆری یەک ئینسۆلینی نییە بەهۆی چی بەهۆی کارگەکە ئیش ناکە کارگەکە ئیش ناکە بەهۆی ئەوەی کەەوە چەند کۆمەڵە ئەنتیبەدیەک لە لەشا دروستە من دژەتەن کە نایڵن ئەو ئینسۆلینە ئیش بکات ئەمە ڕێژەکە کەمە جۆری دوو مقاومەی ئینسۆلینەنی ئینسۆلینەکە هەیە بەڵام نایڵە ئیش بکات لە خانەکانی خانەکان ئیسپادی ناکەن بەڵام بە تێپەڕبوونی کات کە مقاومەی ئینسۆلین زۆرە و ئینسۆلین دەردە ئیش ناکات ئەم کارگەش هیلاکەوێت لە کارەکەوێت ئەبینی لە جۆری دوای فترێک 8 بۆ 9 ساڵ هەیە دوای 5 ساڵ بە ناچاری ئینسۆلین وەکو چارەسەر یان تەواو کرد
یان چارەسەری بنەڕەتی بۆ شەکری جۆری دوو بەکاری ئیتر لەگەڵ یا بێت هەتا لەبەرچی لەبەرەوەی لە بیدایەت و شەکرەکەی کۆنتترۆل نەکردووە بەردەوام لەش لە مقاومی ئینسۆلین ماوەتەوە لە بەرگری ئینسۆلین ماوەتەوە بە تێپەڕبوون کات ئەویشیان هیلاکە بێ پەنکریاسەکە هیلاکە بێ ئیتری چ توانای ئینسۆلین دەدای نامێنش دکتۆر یەک پرسیاریتر ببوورە لاانە پێشەوەی بکەی خەڵەکەی ئەڵە شەکرە چارەسەرینی ڕاستە ئەمە لە ڕووی زانستیەوە بەوش بەترسیدارە نا هەر کەسێک تووشی شەکرە بوو ئەبێ حسابی ئەو بکە نەخۆشیێکی درێژخانە ئەبێ حسابی ئەو بکە نەخۆش خۆی بۆ حازر ئەبێ بۆی حازرکە ئەمێنێتەوە باش بەس گرنگە تۆ چۆن تعاملی لەگەڵ کۆنتترۆلیکەی 150 ئەو کەسانی کە شەکرەی جۆری دویان لەگەڵ لە سەرەتا بەس بە ڕێخستنەوەی خواردن کۆنتترۆلەکەن بەداخوا بینی کەسەکە هەڵە خەڵەتی بەم قسەیە ساڵی یەکەم ڕژیمێکی باشی بووەکە وەرزشێکی باشی بووەکە هەموو شتێکی باشە بێتەوە لە ساڵی دووەم گوێی پێنایەت جارێتی شەکرەکەی گەڕێتەوە لە بەرۆی میکانیزمەکە بەردەوامە ئەو شتێک کە مقاومی ئینسۆلین بەردەوام بەڵام ئەگەر بێت و ستایلی یەکجار ستایلی ژیانی ڕێک بخاتەوە بە بەردەوام بێ بە دڵنیایی ئەو شەکرەکە پێویستی بە چارەسەر نیە تەنها حەب بەکارێنی و ئەفەن تەنها ڕێخستنەوەی خواردنەکان و شێوازی ژیانی ڕێک خاتەوە پێویستی بە چارەسەر نییە بەڵام بەداخەوە بەهۆی ئەم تێکچوونی شێوازی ژیان و سرێس و کەم و زۆر نەخۆشەکە پێویستی بە چارەسەر بێت تر هەیە حەبە هەیە دوو حەبە هەیە زیاترە لە گوێرە دکتۆر باسی لەوە کردوتت ئەو کەسانەی کە پشکنینی شەکری سێمانگیەکەن ئەگەر دەرەنجامەکەیان لە 5.8 تا 6.5 بێت ئەمە ئەگەری شەکری پێشوەختیان هەیە ینی خەریکە داخڵی ناو نەخۆشیەکە ئابن لەم کاتەیە پێویستەکە ئەو کەسانە چۆن ژیانی خۆیان ڕێککەنەوە بۆی کە داخڵی ناو نەخۆشیەکە نەبن پێویستەکە بوون چ بابەتێکی گرنگکە ئەمان لە ژیانیانە پێڕاویکەن چونکە یەکسەر ئەو کەسەبی لەوا کاتەوەڵە تازە من تووشی نەخۆشی شەکرەکە بووم ڕەنگە وەکو چۆن بیستویانەکە شەکرە چارەسەری نییە تازە توژم بەدڵی خۆم شتە خۆم یان فێر بووە لە کەسێکەوە حەپێگە خوا پێش ناخواردن ئەڵێ بەدڵی خۆم نانە خۆم بەشکم بیپەڕێنم ئەمانە چۆنە ئەمە قۆناقی پێش شەکرەیە بەداخەوە دەرکەوتووە لەم قۆناغەش توشبوون بە نەخۆشیەکانی دڵ و گیرانی بۆڕێکانی خوێن لە کەسی ئاسایی سێ هێندە زیاترە لەبەرەوە ئەبێ ئەم قۆناغەش بە جددی وەربگیرێت لەم قۆناغە یەکەم جار چانسەوەی تێکەوە خواردنەکان ڕێک بخاتەوە وەرزش بکە کێشی دابەزێنێ ئاگای لە زەختەکەی بێت واتە دەرمانی پێنادرێت لە دەرمانی پێنادی وەکو سەرەتا بەڵام لە متابعە بەشەر متابعی ئەوێت بەونە لە دوای ماوەیەکی ترکە سەیری ئەەکەیتەوە ئەگەر بین بۆ منش شێوازی ژایی نەگۆڕیەوە شەکرەکەی بە بەردەوامی لە 6.1 ناتە خوارەوە پێویست دەست بکە بە چارەسەر چاوەڕێ نەکەی تووشی شەکرە بێت لەم قۆناغەوە دەست پێکەیت لەبەر مەترسی هەمان مانکەکانی نەخۆشی شەکرە زیاکە لەم کەسە ئەبینیت لەم قۆناغی ئەبینیت کاریگەری کردووە لەسەر دەمارە هەستەورەکانی قاچی لەم قۆناغی ئەبینی بۆڕەکانی بۆ ڕێسەرەکیەکانی دڵی تەسوبوونەوە دکتۆر چی لە قاچەکە شەکرە بەڵێ چی لە قاچ ئازاری بۆ دروستەکە قاچ لە هەموو ڕێوەکە کاریگەری لێکات بۆ منە لە پێستەکەەوە بۆی هێوشی کات ئەمە یەک دوو هەمیاوە هەستەوەرەکان تێکات واکات هەست بە شت نکات واتە وشک بوونی پێستی قاچ یەکێکە لە هۆکارەکانی شەکرەیە کە شەکرەت کۆنتترۆل نەبێت پێستەکەت وشکەکات یەکێکی تر لەمانە بریتە لە تێکدانی هەستەوەرەکانی قاچ بۆ منە کەسەکە هەست بە قاچی ناکات لەبەرەوە ئەو کەسانی کە تووشی گرفتی تێکچوونی هەستەوەرەکانی قاچیان بۆی شەکرەوە یەکی لەو شتانی کە داوای لەکەی هەموو ڕۆژێک پشکنی قاچی بکە بۆی برینێکی بچوو کە بێ زوو چارەسەریکە ئەو برینە گەورە بێت یەکێکی تر لەمانە بۆ ڕی خوێنەکانی کە بۆ قاچەچن تەسکێکاتەوە ئەبینی کەسەکە لە ئاسایی ئایبینە بەڵام تۆزێک ئەڕوا هەستەکە پوزی قاچەکانی ئازاریە زیاتر ناتوانانی بڕۆ بەهۆی گیرانی بۆڕەکانی خوێنەوە یان دکتۆر زۆر کاتمە بینیمە لە کاتی شودانە هەست بە ئازاری زۆری قاچەکەم بۆ منە لە کاتی پاڵکەوتن و ئەوانەیە هەمان هۆکارەکەی تەسوبوونەوە بۆڕەکانی خوێنە ئەگەر بێت و بەهۆی شەکرەوە بێت باش دکتۆر خواردن بیتە پێما بێ گرنگترینیانە هەر بەڕاستی ئەوەی کە تووشی نەخۆشی شەکرە بووە بە پاقلاوە نەخوا شیرینی نەخوا بە پاقلاوە هێنامۆ نمونونەکە ئەبێ بە داڵاتی دوورکەوێتەوە لە خواردنی شیرینی بە هیچ جۆرە شیرینی نابێ خۆیان ڕاستەکەی تاڵەوە لە شیرینەوە دەستکە ئەوەیە گلوکۆز یان کاربۆهایدرێت لە هەموو پێکاتەکانی خواردنا هەیە وەلەشی ڕۆژانە 140 بۆ 160 ئەو وزەی کە پێویستی پێێتی لە کاربۆهایدرێت وەرێگرێ
ئیتر ئەمینێتەوە ڕێخستنی ئەم کاربوهایدرێتە ئەمە گرنگە تۆ بۆ منە لە ڕۆژێکە چەند کالۆریت پێویستە بۆ منە 1800 تا 2200 کالۆری پێویستە تۆ چەندی سەرفەکەیت بۆ منە شێوازی ژیانە بەس دانیشتن بێ بڵێ من تەنها پاقڵایەکم خواردووە ئەمە فەرقەکە لەگەڵ کەسێک کە ڕۆشتن و جوڵەی هەبێ دوو پاقڵاوش بخۆ گرینگە پێکات بزانی کاربۆهایدرێت ڕێژەکانیان چەنن لە خواردنەکان ئیتر ئەگەڕێتەوە سەر کاربۆهایدرێتی بڵێن کۆمپلکسی پێتری ئاوێتەی کە خاوتر هەرسە بێ بۆ منە دانەوێڵا بە شێوی گشتی بەبێ پاکردنەوە بە هەموو پێکاتەکانەوە کە بی خۆیت بە ئام ڕیشاڵی زۆرتیە خاوتر هەرسە بێ ڕاستە پێیوترێ ئەمە دوو مسەلەحی زانستیمانێ پێوتێ گلایسیمیک ئیندێکس گلایسیمیک لۆت بۆ منە پەتاتێک ئێنیت بە کوڵاوی بی خۆیت پێشەوەی پەتاتەکە بکڵێنی پێکاتی شەکرەکەی پێدوتوە ئەو نە ڕێژەی کالۆری پێە باش نیە باشە بە کوڵاوی جیاوازەوەک لەوەی سووری بکەیتەوە ئەو بە سوورکراوەکە هەمان پەتاتێ بەڵام دوو هێندەی پەتاتەکە قورسای لەسەر لەش دروستە ئێستا بینم باسی پاقلاوەکە بکەین ئەگە شیرینەکە سروشتی بێ جیاوازە لەگەڵ پاقلا بەروی پاقلاوە زین لە نانە لە ڕوونی سوورکراوە لە شیر نییە قورسترێ لەسەر لەش قورسایی زیاتر دروستەکە ئەگە ناخۆی ڕێژەکە بۆ منە مەحدودە بە منە 8 کالۆریە 120 کالۆریە مەحدودە بەڵام تۆ گرنگە ئایا ئەم پاقلاوە وەکو تەواوکەری کالۆری گشتی ڕۆژەکەت بەکارێنی یاوەکو زیادیەکە لەسەر خوانە بۆ منە کەسەکە زۆر جا بەداخەوە ئەڵێ من پاقلاوە ناخۆم شیرینی ناخۆم ئەیچی ئەخۆی سێژەمە نانەخۆ هەر نانێک لە ڕووی زانستی 440 تا 480 کالۆری تایە 135 گرام بینە قورساییکی زۆر زۆر دروستەکە تۆ سێژەم کە نانەخۆیت ڕێژەی بەس نانەکە خودی خۆی کالۆری تاوی ئەو ڕۆژە پێبەخشێ لەبەرەوە کە تۆ کە شەکرەی ئەبێ پێداچنەوە بکەیت لەسەر ئەخواردنی کە ئیخۆیت نانەکە بەکەیتەوە حسابی برنجەکەیت حسابی ساوەرەکەیت دکتۆر ئەبێت کەمی کەیتەوەیان هەر بە تاواتی واز لە هەنێ خواردن لەگەڵ کەمکردنەوەی شتێک نییە بە ناویوە تاواتی واز لێن هیچ زانستێک نییە بڵێ ئەم شتە بە تاواتی ئیلا و کەسانی کە حساسیان هەیە بە خواردنەکە ئەگەر ناکەمکردنەوە بەس چێ بالانس وەرەگریت ئێستا بۆ منە لە فێگە خۆیت لەگە خواردنێکی کوڵاوە خۆیت لەفەکە لە ڕووی زانستێ پێوترێ ریفاینت کاربەهایدرێت یان پێوترێت جەنک فود خواردنی پیس بۆ لەبەرەوەی ئەم خواردنی کە بەهۆی سوورۆکراوە ئامادەکرێت بە نانەوە خورێت قورساییەکی زۆرە خاتە سەر مایدە کە ئەگاتە مایدە ڕێک وەکو ئەوەیە سارەی ئسعاف گەشتی بێتەوە لەش تەواو هیلاکە بە ئیسۆلینێکی زۆر دەرەدا قورساییەکەی تقریبان بە 800 کالۆری حسابەکرێت بۆ منە دوو لە فەیواق جەنفود خۆی پیتزایە ئیتر ئەم بابەتانێ کە باسەکەین ئەمانە قورسایەکی زۆر دروستەکەن ئەبێ حسابی ئەو کە بۆ منەکار تۆ خواردنێکی پیتزا خۆی یان خواردنێکی فاستفود خۆی بەعام بەرگەرێکە خۆی حسابی ئەو کەەوە خواردنێکی خراپت خواردووە ژەمێکتر بکەیتە قوربانی ئەم خواردنێکە خواردوتە یان لەگەڵ ئەم خواردنە میوە و سەوزە بخۆیت کەوا فایبەری تیاابێت بۆی کاریگەری کەم بکاتەوە لە بەرەوەی ئەمن لە کۆتایی قسە شەکەیت بۆ منە هەموو ڕژیمێکی خواردن بەس قۆناغێکە بۆ ڕێخستنەوەی کەسەکە ئەگەر بەشێک نی لە ژیان کیتۆیە هەرچێک بەشێکە لە ژیانمان بەشێک نی لە ژیانمە ئێمە لە کۆتایی بمان نوێنێ ستایلەکەمان جیاوازە چی هەر ماڵێک چی هەر بۆ منەخێن یەک ستایلی هەیە بۆ گەستگرنگی خۆت کۆنتترۆلی ئەوکەی بۆ منە قاپێک برنج شایەتێنی و قاپە خۆی نانێک لە پێشدانێنی و نام بخۆی باسی برنجەکەت کە هەر ڕاستی برنجەوەنە تاوانبارە دکتۆر بۆ شکرا کالۆریەکەیە وەکو باسمان کرد کالۆری ئێستا بۆ بنە برنج ئەگەر باسی بکەین برنجی خڕ کالۆری زیاتر لە برنجی بەسمەتی لە ناوێش بۆ باشترە لە سپێکە پڵاو باشتر لەوەی کە ڕۆنی زیاتر تیاابێت ئێتر ئەمانە برنجەیەڵێ بۆ شەکرەیە شتی وا هەیە دکتۆر تەنها ئەمێکە برنجی بۆرە بەسمەتیە شتێکمان نییە بە ناوی بڵێ برنجی شەکرە بەس ئەومان هەیە ڕێژەی کالۆری کەمترە تۆ لە کۆتایی کوانتیتێکە گرنگە چەند بڕەکە ئەخۆیت بۆ منە قاپێک 220 کالۆریە نانێکیش لە تەنیش برنجەکە دامێت 440 دوو قاپەکە تو هەردووکی بەیەکەوە بخۆیت و بڵێ من ئەمڕۆ هیچ پاقلا و شیرین نەخواردە بەس بالمقابل ئەمە حکوی کەیتەوە 660 کالۆریەکە تقریبا چەند پاقلاوەکە ئەگەر 1500 کالۆری بە وەرزش بسووتێنێ ئەو ڕۆژە کێشەیە حڕێتت هەیە بۆ تاویستکردنەوەی بەڵام خۆی باشترین شدەوەی لە کالۆریەکە بزانیت ئەگەر لەمەش نەزانیت ئەمڕۆ شێوازی زانستی بڵێن ڕێنمایە جیهانیەکان قاپی تەندروست بۆ شەکریان چی لە کردووە ئەبێ لە قاپەکەت
440 غرام سەوزۆ میوەی تیابێت بەڵێن ئەبێت نیوەی بکە بە سەوزۆمیەوە وایە تقریباً. دکتۆر میوە شکلی میوە لەوەشە ترسینە لە مەزرامەنی هەرماخۆ میوە دابشکراوە ئەمانی کە فرۆکتۆزیان زۆرە ژیرنیان زۆرە ئەمە شکریان زۆرترە ئەوێ کەمتر بخۆیت بەڵام وەسەتیشمان مزرامەنیەکان وان شکریان زۆرە بزرمانەکان مام ناوەندن باش باسێکی کیتۆت کرد دکتۆر کیتۆ کات بۆ ئەوەی شەکرە کۆنتترۆلکە هەر بەڕاستی وایە ڕۆڵی هەیەکو لە بیداتی شارەتێکم پێکرد کیتۆ ڕێگەیەکی کورتخانە یعنی چەند مانگێکە بەس بۆ ئەو کەسەیکەوە وەکو تژجیعێک لەم قەڵەوێکی تایەتی ڕێک بێتەوە بتوانێت پابند بێت ئەگەر نە ئەمە شێوازێکی ژیان نییە کیتۆ بۆ هەموو کەسێکیش ناکرێت بۆ کەسێک ناکرێت کە ماکەکانی شەکری هەبێت گرفتی داماری دڵی هەبێت تۆ لە بەرەوەی تۆ چاوری وەکو بەدیلی کاربۆهایدرێت بەکارێنی ئەی سووتێنیت بۆ ئەوەی بتوانیت بە شوەیەکی کاتی کێشت دابەزێنی بەڵام بۆ جۆری یەکیش نابێنی کۆمەڵە گروپێکان کیتۆیان بۆ نابێت بەڵام ئەوش وەکو باسمان کرد ڕێگە چارێکی کاتیە کورتخانە ئەگەر نەبووم نە زۆر کەسێکی تۆی کردووە دوای 6 مانگۆ خۆی لاتە بۆ لەبەرەوەی کیتۆواتی گەشتۆ کە ئەمە چارەسەرە نە ئەمە چارەسەرێکی کورتخانە بەس وەکو تەجیع کەسەکە کێشی دابەزن باشە دکتۆر نەخۆشی شەکرا چ کاریگەریەکی هەیە لەسەر تەندروستی چاوەکان بەگشتی بۆ نمونە ئەشێ کەسێک شەکرەی کۆنتترۆل نەبێت کاریگەری هەبێت لەسەر چاوی باڵێ بداتیش ئیشارەتمان کرد شەکرا هیچ شوێنێک نییە بە دەربێت لە ماکەکان و مزاحافاتی شەکر باشە شەکرە دوو لەسەر دوو بۆڕەکانی خوێن لەسەر دوو بە سەرەکی ئیشەکە بۆ ڕێ خوێنە گەورەکان بۆ منەوەی کە ئەچێ بۆ مێشک ئەچێ بۆ دڵ ئەمە ئاساسین لەگەڵ هەمان کات لەسەر بۆ ڕێ خوێنە بچووکانی ژەکە وەکو چاو گورچیلە دەمارەکانی قاچ ئەبینین چاوێکی کە لەمانەی کەوە بەهۆی ماکەکانی شەکرە زەرمەند دەبێت لەبەرەوە هەر کەسێک جۆری شەکری جۆری دوی هەبێ هەر لە سەرەتاوە ئەبێ پشکنینی چاو بکات تۆڕی چاو بکات لەبەرەوە بە چەند قۆناغێک کاریگەی لەسەر تۆڕەکانی چاوەکات لەبەرەوە گرنگە چاوەڕی نیشانە نەکەی لە بیداتە باسمان کرد نیشانە چاوەڕێکردن ئەمە بەڕاستی شتێکی غەڵەتە ئەبێ پشکنینی پێشوەختە بکەیت بۆم نە کەسێک شەکری جۆری دوێ چی بکەم یەکی لە پشکنینەکان پشکنینی چاوە و هەموو ساڵێکیش ئەبێ دووبارەی بکەیتەوە زۆر باشە کاتە هەموو کاتێک بۆ شێوازە نەبین ئازارمان هەبێ اینجا بچین بۆ لای پزیشک و ئەم بابەتانە پێشوەختە پشکنین بکەین بۆی کە بزانین چۆن و چۆنیە دکتۆر بە شێوازێکی گشتی ئەزانین زانستی پزیشکی ڕۆژ لە دوای ڕۆژ ئەبدەیتە بێتەوە و چارەسەری نوێتە نێو ئەم بوارەوە بۆ شەکرە چارەسەر نوێەکان چی و هەروە ئێستا لە کوردستانیش چارەسەرێکەیە بۆ کۆنتترۆلکردنی شەکرە چونکە وتە چارەسەری تەواوەتی نییە بابزین بۆ کۆنتترۆلکردنەکە وەکو وڵاتانی پێشکەوت و لە خۆشبەختانە ئەوەی کە ئێستا بەردەستە ئەم دەرزیانی کە بە شێوەی هەفتانە بەکارێت ئەمە کە لە ناو بازار بە ئۆزەمپیک و مۆنجارۆ ناسراوە ئەمە یارمەتیدەرێکی زۆر باشە بۆ ئەو کەسانی کە شەکریان هەیە ئەم کەسانی کە قەڵەون خەریکە تووشی شەکرا بن کەسەکە بە شێوەیەکی عملی زۆر عملی کەسەکە ڕۆژی هەفتەی یەک جار دەرزەکە بەکارێنێ دەرزی ئیسۆلینە زۆر باریک هەست بە ئازاریش ناکە ئەبینی کێشی دابەزێ مقاومی ئیسۆلینی باشە بێ ئەم نەخۆشی ئەکۆنیشانەی کە بەدایت باسمان کرد کە سەرەتای توشبوون بە شەکرەیە کە پێوترێ کاردیۆ میتابۆلیک سندرۆمیان تێکچوونی زیندە چالاکیەکانی لەش ئەمانە هەموو ڕێکە خاتەوە چاوری سەرجگە ڕێک خاتەوە قەڵەویەکە کێشەکە دا ئەبەزێنێ لەبەرەوە ئۆزەمپیک و مۆنجارۆ علمی تازەیە بۆ شەکرە زۆر گرنگن خەڵکەکە لە سەرەتاوە بەکاری بێنێ و نیشانەی لاوەکی زۆر زۆر کەمە بەداخەوە ئێستا ترسیان لا خەڵک دروست کردووە کەسەکە گەنجە خەریکە تووشی شەکرا بێ قەڵەوە ئەڵێ یەکێک لە چارەسەرەکان بریتە لەم دەرزیە هەر لە بیدایەتەوە وەڵام مانگی دوومان بەکاری هێنێتەوە بۆ چێ مشکلت وڵا باوکم ئەڵێ حەزم لێ نییە و دەرزێ بەکاربێن دوای فێرە بێ حەقینی بەسەر فێربوونەوە حەقی بەسەر کۆمەڵە گرفتێکی شەکرێت بۆ چارەسەرەکە لەبەرەوە ئێمە تەجێی ئەو کەسانە ئاکەین کە لە قۆناغی کاردیۆ میتابۆلیک سندرۆمن ینی بۆ منە چاوریەکانی خوێنیان تێک چووە کێشیان زیای کردووە خەریکە تووشی شەکرا بن ئەم دەرزێ بەکاربێنن لەژێر چاودێری پزیشکی پسپۆر بۆ ئەوەی بیان پارێزێت توشبوون بە نەخۆشی شەکری تاخیرەکەات ساڵ دو ساڵ سێ ساڵ ئەگەرێت و سەر شێوازی ژیان کەسەکە گەر پابند بێ لەوانەیە ئەمڕۆ ئەگەری توشبوونی ئەگەر پابند بێ لەوانەیە 5 ساڵ 10 ساڵی تر تووشە بێت بەرەو گرنگە ئەم چارەسان لە سەرەتاوە بەکاربێن بنسبە چارەسەرەکانی تر بەردەوام لە گۆڕانکارین ئینسۆلینمان هەیە بە شێوەی پامپە
دەرزیمان هەیە هەفتانە ئەکرێ بەڵام لە کۆتایی شەکرەی جۆری دوو یان جۆریەک یەکێک لە سەرکەوتنی کەسەکەمانەوەی لە ژیان تەمەند درێژەکەی ئەوەی پابەتبوونە بە چارەسەر چاوەڕێی نیشانە نەکە بەڵکو چاوەڕێی پشکنین و چاوەڕێی ڕێنمایەکان پزیشکی پسپۆر بکات لەبەرەوەی نەخۆشیێکی درێژخانە کارەگەریەکانی دروستەکە لەسەر لەش بەبێ دەنگی باش دکتۆر دوو پرسیارمەیە لە ناویەکە ینی بینیومانەوەی کە توشبوو شەکرێیان بۆ ماوەی لە خانەوادەکان شەکرە هەیە هەڵێ ئێمەی توشبووی شەکرە زوو برسیمانە بێ هەر بەڕاستی شەکرە مرۆڤ زوو برسیەکە پرسیارەکەی تریشم ئەبەستمەوە بمەوە هەڵێ شەکرەم دابەزێ ینی بەڕاستی شەکرە دابەزینیش بەشێکی ترە لەوەی کە هەیە کامیان زۆر ئیهمال بکرێ یان گوێی پێ نەدرێ زۆر مەترسیدارە دابەزینی شەکرەیان بەرز بنەوەی شەکر ڕاستێکی ئەو قسەی جەنابەت باوە لە ناو خەڵکە یەکەم شتدا نابەزە لە ڕووی زانستی لە بەرەوەی دابەزینی شەکرە لە خوار 55 ئەگەر لە ماڵە پشکنێکت کرد ڕێژەکە لە خوار 55 بۆ کەسی ئاسایی ئەمە دابەزینە بەس بۆ کەسی شەکرە لە خوار هەفتەیە هەڵە گیانمە لەرزێ لەوان نەگەیشت تا ڕێژەیە بەس بۆ ئەم شتەیە ڕوادات ئەمە لە ڕووی زانستیەوە ئەم کەسانە مقامی ئینسۆلینیان هەیە واتە شەکریان توش نەبووە بەڵام ئەگەر بێت و مقامی ئینسۆلینیان بۆ بکەیت یان سێمانگی شەکریان بۆ بکەی و خەریکە توش شەکرا بن ئاسایە حاڵەتە زۆرە کەسێک تووشی ئەم بابەتە نابێ لە هەستەکەم شەکرم بە تاواتی دابزیوە و گیانمەکەم بەرز بۆتەوە و ئەبێ شتێ بخۆمیە ئەبێ شتێ بخۆمیا دەنگکە خورمای لە گیرفانەیان بناباتە بەر شیرینی خواردنێک ببورم نیشانێکە بۆ ئەوی شێوازی ژیانیان ڕێکخەنەوە ئەگەنا تووشی شەکرا بن زۆر هەر بەهۆی تێکچوونی ئینسۆلینەوەوان لێت زۆر باشە دەست خۆش بە دکتۆریان سپاس بۆ زانیارەکانی بەڕێزمێ دەکەین هیچ کەسێک نەبێت کە هەم تووشی نەخۆشی شەکرە بێ هەم لەگەڵ ئەوەش ئەم بابەتە پەراوێستا دووبارە سپاس بۆ تۆ دکتۆر سپاس بۆ